لە وەرگرتنی خەڵاتێکەوەکەین لەلایەن هاوڕێ و هاوکارمان دیدار غازی لە بەشی وەرزشی دەستگای میدیای کورتسات نیوز گفتوگۆکی نەبارەوەی خەڵاتە چی بوو تۆزە قسە و باسی تری شەکەین دیدار ئێستا لە لامانە دیدار بەیانی باش بە خێر بێ زۆر سپاس پیرۆزباوی لەکەین سپاس ڕانکۆجان پیرۆز بێ خەڵاتەکە و نێنەوە خەڵاتەکەم نەهێنا وڵا بیرم چوو هەر دەستێک تۆزە بە پەلەپەل هاتمە سەرەوە باشە دیدار پیرۆزباوی لەکەین ئەم خەڵاتە چی بۆ گەر باسێکی بکەی بەڵێ سپاس دەستان خۆش بێ دیارە ئەم خەڵاتە فیستیڤالەکە کە ساڵانە ڕێک دەخرێت ئەمە بۆ ماوەی 4 ساڵە لەلایەن ڕێکخراوێکەوە BFSO ئەم ڕێکخراوە هەڵدەسێ بە ئەنجامدانی ئەم مەراسیم و فیستیڤالە بۆ کەسایەتیە وەرزشەکانی ساڵ باشە ینی ماوەی 4 ساڵ ئەمە دەکرێت لە کێ ئەگرێتەوە ئەو کەسانەی کە لە بواری وەرزشە ئیشەکەن بە یاریزانەوە بە ڕاهێنەرەوە بە نووسەری وەرزشیەوە بە ڕۆژنامە نووس و میدیاکاری وەرزشی بۆ پاڵەوانانی کە دەستکەوتیان هەیە لەم ساڵەدا بۆ ساڵی 2022 ئەوەی من قسەم لەگەڵا کرد بێتن و خۆمان لەناو مەراسیمەکە بووین زیاتر لە 22 بۆ 25 کەس دەستنیشان کران بۆ ئەوەی وەکو کەسایەتی وەرزشی ساڵ ئەمە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە دەستنیشانکرێن ینی خەڵات فیستیڤالەکە بۆ ناوخۆی کوردستان ئام بۆ هەموو شارەکان وەکو میدیاکار بە خۆشحاڵیەوە کە ئەمە کاگرانکۆ لە بە شێوەی سیڤە ئەو کەسەی کە خۆی ئەتوانێت سیڤی تەقدیم کە کار و چالاکیەکانی ئەو ساڵە تێدا بنووسێەوە زایدەن خۆشانە و لیژنانی کە لەوێن دەتبین و دەزانن چی لەسەر ئەوە تۆ هەڵەبژێرن و وەکو باسی میدیای وەرزشی بکەین نزیکەی 60 کەس زیاتر لە هاوڕێ میدیاکارەکانمان خۆیان پاڵاوتە بوو بۆ پۆستە بە خۆشحاڵیەوە من وەکو باشترین لە کوردستانە باشە یانی ژمارەی زۆر خۆیان پاڵاوتە بۆ سیڤی خۆیان نردەوە بەڵێ وەکو میدیاکار نزیکی 60 کەس بوارەکەی تۆکو بێژەری وەرزشی بێژەری وەرزشی زۆر باشە پیرۆزباوی لەکەین لە خەڵاتەکە دوورکەین تۆزێک باز لە بێژەری وەرزشی بکەین لە کێ متابعی وەرزشەکەی وەڵام متابعی وەرزش هەر دەمێکە ینی نەبێناوتێ لە منداڵیەوە لە مناڵیەوە خولیان وەرزش بوو بە تایبەتی تۆپی پێ بەڵامی تر کە دەستمان کرد بە ئیشی عەلام و هاتیینە ناو بواری ڕاگەاندنەوە بێت کە شتێکت هەڵبژارد هەموو ینی متابعی هەمووی بکەی هەموو یاریەکان هەموو جۆرە وەرزشەکان ینی سێکتەری وەرزش بە شێوکی گشتێ بێ متابع بید و خوێندنەوە دەبێت لەسەر باشە لە کێوە بێری لەوە کردەوە لە بواری ڕاگەاندن کار بکەی بواری ڕاگەاندن سەرەتا لە ساڵی 2007 بۆ هەشت هەتا نۆژ بڵێ لە بواری هونەریە ئیشمە کرد ینی لە پشت کامێرەوە ئیشی کورتە فلیم و لە دراما و ئەم شتانە بەڵام ئیتر دوایەوەی کە چوومە بەشی ڕاگەاندن لە شەشە کە شەشم بڕی لە زانکۆی سلێمانی چوومە بەشی ڕاگەاندن و لەوێ تاوام کرد چوومە ڕادیۆ لە ڕادیۆ دەستم پێ کرد بە کاری بێژەری وەرزشی پاشان 2014 یەکەم بەرنامەم هەبوو لە کەناڵی سپۆرت لە ناوخۆی پاشان هەتا مەرحەلەی ئێستا ینی ئەو لە وانزیکی 12 بۆ 13 ساڵێک دەست خۆش بێ سەرکەوتوبی دیدار چێژ لەوە بینی کە خوێنیتەوە بەتەبان کاگرانکۆ ئەگەر چێژ لەو کار و پیشەکەی خۆت نەبینی سەرکەوتو نابیت یایەوە زوو تااقەتی شتەچێ ئەبێ وا بە ئەبێ کە تۆ بێژەری بەنەوعات هەواڵەکە بخوێنیتەوە خۆت پێت خۆش بێ بە ئەوی کە بەرامبەرەکەشی گوێت لەگرێ ئەگەر تۆ ینی هەواڵێک بەبێت تااقەتی بە ناخۆشی تۆ هەواڵی وەرزشیە تێونەتەوە ئەبێ ڕوویکی مەبەستەکەی من لە ڕۆ تۆ جاری وایە هەواڵێکی سیاسی سەبوو نەمنەم بەیانێ لە نەشەی سعادەشتا ینی هەواڵی تیا بوو خۆت حەز ناکەی بیخوێنی تۆ لەبەری هەواڵێکی ناخۆشە بەڵامی تر بەشێکە لە نەشەی خەبەرەوە خەبەرەوە گرنگیشە بۆ خەڵکێکگەرچی ناخۆشە بەڵام ئەمە لە وەرزشە زۆر کەم ڕۆدا ینی هەواڵێکی ناخۆش بخوێنیتەوە لە وەرزشە بەڵێ سیاسی بۆ وەرزشی زۆر فەرقی دەردی خۆ دووتە کە هەواڵێکی بوون بوو مەلەرزە گیان لە دەستدان ڕووداوێکی ئادچۆ دەخوێنیتەوە خۆدۆ بە پێکەنینەوە نایخوێنیتەوە بەڵام وەرزش زۆربەی ینی کەم حاڵەتەیە بۆ یاریزانە گیان لە دەستەیە یاخود پێکانێکی قورسەبی ئەمانە تۆزە بە جدیترە خوێنرێتەوە بەڵام
ئەوەی تری ئەتوانین ڕێکی خۆشت هەبێ یاخۆت بۆ نمونە بەنەوعی بیخوێنیتەوە کە خەڵک متعی لێ وەرگرێەوە ئەو کەلیمانی کە یەڵیت وا دانی پیانرێکە بینەر لێت تێبگا لەبەروی تۆ بۆ بینەری ئەمیشە بۆ بینەرەکەی بۆ کەسانەیەکی کە بە دیارتەوە دانیشتون ئەبێ بە شێوەیەک بێکە هەم حەز بە خۆت و ینی وەج و جلوبەرگ و شکڵت بکەن هەم بەو ئەدا و دەربڕینەی کە ئەو هەواڵانیان ئەو هەواڵان ناخوێن. باشە دیدارە هەواڵانەی خوێنیتەوە خۆت هەبووە هاوسۆزبی لەگەڵا خۆشتر بیخوێنیتەوە ئاهایتر هەستکەی مدعی بیتێ بۆ نمونە خۆت هاندەری یانەیەکی کە ئەیباتەوەی تر خۆشتری خوێنیتەوە هەبە مسەیترتر وڵاهی کاگرانگۆهین بووە ینی هەنێک کات هەبووە طبعا بتێنێتەوە هەر کەسە و لایەنگر و هاندەری یاریزانێک یاخودیانە هەڵبژاردەیەەکە بەڵام ڕۆژنامە نووس دەبێ بۆ ئەوەی کە لەبەر دڵی بینەر نابێت زۆر لایەنگری بکارانی لە هەر پێکەنی من برادەر و ئەوە خەنێ پورزا و ئامۆزا و شتان هەیە کە پێتەڵەن ئەڵەن ئەوە نیە ئەوان چموری بۆ نمونە ڕیال مەدرید یا بەرشەلۆنە یا شوێنێکی تربان ناوەکەی نەبین بەڵام ئەڵێ تۆ هەواڵەت خوێنەوە تۆ دیارە پێت خۆش بۆکە فلان کەس گۆڵی کردووە ئەڵم کورد ئەوەشی ئەو کارە نیشمەڵەن بۆ ئەندێ هەواڵ پێکەنێ پێی خۆشە آخر پێکەنینەکە بۆ بینەرەکەوتم ئینجا جاری وا برادرانی کامێرەمانیش تۆزەوە نییە حەزەکەی ینی پێش لە راپۆرتێکی تیا دووە قسەیەکەکەیتر لە پڕێتەوە لای تۆ ئەو پێکەنی شتەژە ڕۆیە قسێکی خۆشەکەین بەیەکەوە تەشویقیان بیتێ ئەوە لای ئێمە واڵە سیاسەکان زۆر ناخۆشە تۆ هیتەوە لایەنەڵێەوە موچە بڕاوەوە نەزانم چی ئەوە ڕووداوێک بوو ئایتر ئەهاڵە قوڕەکەی بەسەر وەزعەکەی زۆر ناخۆشە دیدار بۆ بێژەرێکی وەرزشی چ شتێک گرنگە بۆ بێژەری وەرزشی حەز و خولیای خۆت ینی من ئەبێ ئەو حەزەی کە تیاتایەوە ئەو خولیایی کە تیاتە ینی بۆ نمونە هەموو بێژەرێکە توانێت کاری بێژەرەکانی تریش بکە بۆ نمونە من ئەتوام کاری بێژەری سیاسی بکەم بۆ بەرنامە بکەمەوە کردوشمانە هەنێ حاڵەت ڕوویەوە بەڵام بۆ بەردەوام بوون ئەبێ متابعەوە حەز و خولیاتە بە تایبەتی حەز و خولیاکە لە پێش هەموو شتێک لەبەری تۆ سەرکەوتو نابی بۆ شەوی وا بۆ من بە دیار دوو یاری بۆ سیاریەوە دانیشتوم ئەمە حەز و خولیایەکە کە واد لێەکە هەم متابعبی هەم سەرکەوتو بێم ئاگادار لە وەرزشی ناوخۆ و دەرە و گیان هەبێ بەڵام لەوانێ بە 3 ڕۆژیش سەیری هەواڵێکی سیاسی نەکی یاخود ئەوە ناکە لە سۆشیال میدیا بەرچاوتەکەی و زۆر گرنگیشی پێنایی بەڵام 40 دقە 50 دقە بەدیان بەڵێ ئەمە بێژەری وەرزشی جیاکاتەوە زایدەن ئەبێ مەیدانیش بیکاگرانکو ینی ئەگەر بێژەرێک ئەو کەسی کە لە بواری وەرزشایشەکە مەیدانی نەبێ نەچێتە ناو یاریگاکانەوە ئێمە لە ناو خۆیان دەست پێکەین ینی یاریزانەکان نەناسێ ڕاهێندەر نەناسێ نەزانی کێ فڵان کەس سەرۆکی کامیانەیە ئەمیانەیە لە ڕیزبەندی چەنەمایە ئەمە زۆر زەرورەکە بۆ ئەوەی کە ببی بە بێژەرێکی سەرکەوتوو هەم ئاگاد لە ڕووداوەکان بێ هەم حەز و خولیات هەبێ باشە ناوی یاریزانەکان قورسن هەندێک ناویان تایە قورسان ناویانە هەیە قورسە ئەمانە پێویستی بە لەبەرکردنی پێشوەختە هەیە یانەوەی ڕاید لەگەڵە بەشێک لە ئیشی ڕۆژانە ڕۆتین بەڵێ کە تۆ بۆ نمونە بە دیاریارێکی بەرشەلۆن و ڕیال مەدریدۆ دانیشتی بە ئێمە زیاترەوە نیە و ناوانە بەرەو سەر زمانن ئەبێ بچیت ناو یاریەکەەوە ئەو کاتێک کە ئیشی موزیع یاخود محەڕری وەرزشیە کاچیتە ناو یاریەکە تۆ معلیقە جاری وایە 50 جار 20 جار ناوێم یاریزانە ناکەین لەمە وردەوە بۆ لە بەرەکە ئاشنابی لەگەڵ ڕۆژانش لەگەڵ هەواڵ و شتەکانی خۆتە دیدار ڕەنگە بۆ هەموو کەسێک هەندێک نمونەی باڵا هەبن لە ژیانی کاری پیشەی خۆیان حەز بکە کەڵک لەوان وەربگرێ ینی بۆ ناگەرێسە من لە جێگەی تۆ بۆمایە میوان بۆمایە و پرسیارە و لێبکردمایە ڕیزێک ناوم پێوتی لە سەراستی جیهان ناوچەکە ڕەنگە لە کوردستانیش خەڵکی باشمانەیە حەزم بکردایە ینی کەڵک لە تواناکانی ئەوان وەربگرم لە کاتی پێشکەشکردنی بەرنامەیە خوێندنەوەی هەواڵە کاری میدیاییانە تۆ لە بوارە وەرزشەکەیە چێ سەرنجی ڕاکێشاوی لە ئاستی جیهان لە ئاستی وڵاتانی عەرەبی
وڵاهی وە لە ناوێکی ئاسی خۆشمانەگەر کەسێک بێ ئاساییە ئێمە شانازیەکەین بە ئەوروپیەکەەوە بێگومانەگەر کوردێکیشمانە بێ و دوو جارجێ شانازیە بەڵێ ناوێکی تایبەتی نییە بڵێم ئەو کەسە زۆر سەرنجی ڕاکێشە و نمونەی باڵا و ئەم شتانە لەبەرەوەی هەموو کەسە حەزەکە خۆی بێ من حەزەکەم خۆم بە من دیدارم خۆم هاتوومەتە سەرپەی خۆم ئەنی لە ڕێگەیم پیشە و کەناڵەکەمانەوە خۆمان ناسانەوە بە خەڵکو ببینەر نمونەیەکی باڵا نییە کە ناوی بێنرێ بەڵام زانیاری وەرگرتن و کەڵک وەرگرتن و گوێگرتن و من بۆ نمونە نمونەیەک بێنمەوە کە زۆر جارم خولی میدیایە ناکرێتەوە هەنێ برادر هەنێک کەس کە ئەڵەی بۆ ئەم خولا هەیە ڕۆژێکە دوو ڕۆژە ئەڵە بۆ من پەیام نێرم یاخون من مزیعەکەم چ پێویستم بۆیە کە بەشداری ئەم خولە بکەم کە بۆ نمونە شەهادەی با بڵێن هونەری هەیە یا تەربیە ڕێاضی هەیە یا شەهادەی عەلامیشی نییە ئەمە یعنی جۆرێکە لە جۆری کە ئەم کەسە خۆی بە گەورەی نیشاندا کە حەز ناکات زانیاری خۆی ئەبدەیت کاتەوە زانیارەکان فێر بێ بەڵام کە تۆ ئەم شتانە ئەەکەی کە بۆ نمونە 12 ساڵە 13 ساڵە مزیعێکی لە خولێکی سەعاتیا بەشداریەکە هیچ کێشەیەکی نییە هیچ لە تۆ ناگۆڕێ حەزەکەی خۆت ئەبدەیت کەیتەوە مامۆسایەکی لێ دوو کەلیمە دوو دێڕی لێەوە فێرەبی بە هەمان شێوە مزیعەکانی سەر شاشەش بە دیار مزیعەکەەوە دانیشی بە دیار کەناڵێکی عالەمی جیهانی عەرەبی و دانیشی شتێکی لێ فێرەبی هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی ستایلی قژ و ڕیش و ئەو زانیاریانەی کە هەیەی لە ئەدا و خوێندنەوە شتەکان دەست خۆش بە دیدار سپاس پیرۆزبای لێکەین دەست خۆش بێ بەی وایەوەی بێگومان هەمیشە کە ئینسان خەڵاتێک وەرەگرێ بێتە بەشێک لە بەرپرسیارەتیش لە سەرشانی بۆی کە هانی با زیاتر باشتر پەرە بەتوانەکانی خۆی بە سپاس بە ئامادەبوونن